إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهدي الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد فإن أصدق الكلام كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار سلامي خواهي قولتان لبي من ميواناني مالي خواه السلام عليكم ورحمة الله وبركاته داوەکارین لە پەروەردگار بۆ خاترنا و جوانەکانی بۆ خاتر اسمی عەظەمی خۆی بە میهرەبانی و بە گەورەی خۆی لەگەڵمانە بکە بە تاوان و سەرپێچی خراپەکارانی سەرزەوی لەگەڵ ئێمانەیکە اللهم ئامین. ئازیزان و خۆشەویستان لە وتاری ئەمڕۆدا لە خزمەتی ئێوەدا باس ئەوە دەکەین هاریکاری یان هاوکاری یەکتری لە کاتی ژیانی سەختەکاندا، واتە لەم ژیانە و لەم کات و ساتە کە ژیان سەختە ئەبێ ئینسانی ئیماندار چۆن دەست بۆ یەکتری ڕابکێشین و چۆن بتوانین یارمەتی یەکتری بدەین. ئەگە تەماشای قورئانی پیرۆزکەین و لاپەڕەکانی هەڵدەینەوە ئەچینە خزمەتی فەرمایشتی خواگیان جەلە جەلالوه. خوای پەروەردگار دەفەرمێ وتەعاونوا عەلى البر والتەقوا، واتە ئەی ئیمانداران ئەی موسڵمانان ئەی ئەو کەسانەی ئیمانتان هێناوە بە خودای گەورە بە پێغەمبەرەکەی واتە یارمەتی یەکتری بدەن، بە تایبەتی لەو کات و ساتانەی کە میحنەتە کە بەڵا بەسەرتانەوەیە کە خەڵک نەدارە خەڵک نیەتی. پەروەردگار داوامان لێیەکە معاونەی یەک بگین، واتە دەستی یەکتری بگرین لە چاکەدا و وریاش بین ولا تعاون على الإثم والعدوان، وریاش بین دەستی یەکتری نەگرین بۆ خراپە. واتە خوای پەروەردگار داوامان لێ دەکا لە چاکەدا دەستی یەکتری بگرین بۆ ئەوەی ئیسپادەمان هەبێ بۆ یەکتری، بەڵام لە خراپەدا خواگیان جەلە جەلالوه و پەروەردگار لە قورئاندا دەفەرمێ وریابن لە کاری خراپدا پشتی یەکتری مەگرن. ئەگە تەماشای ڕەسوول الله بکەین صلی الله عليه وسلم، بچینە خزمەتی پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم، ڕوومان تێدەکا و دەفەرمێ بە ئومەتەکەی و بە ئەسحاب و یاوەران خەیر الناس ئەنفعهم للناس، باشترین چاکترین کەس لای خوای پەروەردگار کێیە لەسەر زەویدا لەو کاتەدا دنیا سەختە کە خەڵک محتاجە؟ ئەوەیە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەلاة وەسەلام ئەو کەسەیە کە سوودی هەیە قازانجی هەیە بۆ دەوروبەرەکەی، واتە یارمەتی خەڵکەدا، واتە هەر یارمەتیە بە وشەیەک بێ بە دینارێک بێ بە هەر چی بێ بە مانای یارمەتی بێ، ئەمە باشترین کەسە لە دیوانی خوا. تەماشاکەین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەیفەرموو باشترین کەس ئەو کەسەیە کە نوێژی زۆرە، کە ڕۆژی زۆرە، کە حەجی زۆرە، نەیوت ئیلا بەوە نەبێ کەسێک لای خوای پەروەردگار باشترین کەسە ئەو کەسەیە کەوا خەڵک سوودی لێ وەردەگرێ، خەڵک ئەتوانێ یارمەتی خەڵکانێک بدا. بۆیە پێغەمبەری خوا یارمەتیمان ئەدا، لەمە زیاتر ڕوومان تێئەکا فەرمێ ئەگەر برایەک مسڵمانێک تۆی مسڵمان یارمەتی برایەکی مسڵمان بدەی، بڕۆی لەگەڵیا کارێکی بۆ ئاسانکەی، کارێکی هەبێ و قورس بێ و ئاسانی کەی، قەرزێکی هەبێ و بیداتەوە، نەوینیەکی بوو تۆ احتیاجەکەی بۆ جێبەجێکەی، پێغەمبەری خوا فەرمێ لە ماڵەکەی خوادا ئەگەر دانیشێ یەک مانگ ڕەبەق کە لە ماڵی گەورەی ماڵی خوا نەک مزگەوتەکانی ئێمە کەوا مەسجد الحرام یەک مانگ دانیشە عیبادەت کە، ئەگە کارێکی یەک مسڵمان بەڕێ بکە خەیری لەوە زۆرترە، چونکە نوێژی ماڵی خوا وەک نوێژی ئێمە نییە 27 بێت، چەند قاتی تر و زیاترە. بەڵام پێغەمبەری خوا لەیرا فەرمێ یارمەتی مرۆڤێک مسڵمانێک بدەی کارێکی بۆ ئاسان کەی، خەیری لە مانگێک لە مزگەوتەکەی ئەوەی کە هەمومان ڕووی تێکەین ماڵی خوایە بە شەو و ڕۆژ عیبادەت بکەی، ئیعتیکاف بکەی، دەرنەچی، لە خزمەتی خوا دابی خەیری لەوە زیاترە، کە پێغەمبەری نازدارە فەرمی عەلەیهی السەلاة وەسەلام
بۆیە ئینسان ئیماندار ئەم یارمەتی دەرە لەم سەختیدا یارمەتی دەدا لە ڕۆژی قیامەتدا، لە ساحەی مەحشەردا، لە کاتە تنگانەکان کە کەس بریایی کەس ناکەوێ، کە هەموو کەسێ لە هەموو کەسی خۆشەویستی خۆی ڕائەکا لە قیامەتدا. بۆیە پێغەمبەری خوا ئەفەرمێ من یەکن فی حاجەتی ئەخیه کان الله فی حاجەته. هەر کەسێ حاجەتێ احتیاجیەکی برایەکی موسڵمانی کەسێکی ئیماندار ئەگە جێبەجێ بکە خوای گەورە لە ڕۆژی قیامەتە احتیاجی هەبێ احتیاجەکەی بۆ قەرەبوو ئەکاتەوە، واتە بۆی جێبەجێ ئەکا. والله في عون العبد ما كان العبد في عون أخيه. پێغەمبەری نازدارە فەرمی عەلەیهی الصلاة والسلام کەواتە ئینسانی ئیماندار، ئینسانی بڕوادار، مسڵمانە عەزیزەکان لەم کات و ساتەدا خۆتان ئەزانن کە قەیران هەیە و خواوە بگرێ کە قەیرانی دروست کردووە، خۆی قەیران نییە. چونکە ئازیزان و خۆشەویستان ئێمە ئەگە خەڵکێکمانش هەبێ ڕەحم لە دڵیان نەبێ و بەزەیی بە خەڵکانەیەتەوە ئەبێ من و تۆی ئیماندار، من و تۆی مسڵمان ئەبێ ڕەحممان بەرامبەر یەک بێ. چونکە ئەگەر ئەو کاتە وابین من لا يرحم الناس لا يرحم الله. هەر کەسێ پێغەمبەری نازدارە فەرمێ ڕەحم بە خەڵکی نەکا خوا ڕەحمی پێ ناکا. ئێمە با لەو کەسانە نەبین کە ڕەحم بە خەڵکی نەکەین، خوای گەورە ڕەحممان پێ ناکا. بەرەم فەرمایشتە بکەوین لە چاکەکەیدا، ڕەحم بە خەڵکی بکەین ئەوەی کە ئەتوانین و لە توانامان هەیە، بۆیە خوای جان جەلە جەلالوه ڕەحممان پێ بکا. ئەبێ ئێمە هەمومان لەم کات و ساتەدا کاتی تنگانەیە ئەمەش تێپەڕ دەبێ، ژیان هەروایە، خۆشی دێ و ناخۆشیش دێ. کاتی کۆرۆنەمان بردە سەر، شکر بەخوا کەمێکی ماوە، ئینشاڵڵا ئەو شەڕوا و تێپەڕ دەبێ. لەو کاتە توانیمان هەمومان بەیەکەوە یارمەتی یەکتری بدەین لە وشەیەک هەتا یارمەتی پارە و ماڵ و هەموو شتێکی تر کە ئینسان هەیەتی. لەم کاتەش کە دێت ئینشاءڵڵا خوای گەورە دەروی چاکە و باشەمان لێ ئەکاتەوە، خوای پەروەردگارەمان بینێ. بەڵام دەیبا ئێمە ڕەحم بکەین بە یەکتری بۆ ئەوەی خوای پەروەردگار ڕۆژێ زووتر دەرگامان لێ بکاتەوە. ئەمە گرنگە ئازیزان و خۆشەویستان. پێغەمبەری نازدارە فەرمی عەلەیهی الصلاة والسلام وأحب الأعمال إلى الله عز وجل. وباشترین کردار بۆ لای خوای پەروەردگار ئەوەیە تو دڵی کەسێک خۆشکەی، دڵی کەسێک بەعزەجار کەسێ دڵتەنگە تۆ دەچی دوو قسەی خۆشی بۆ دەکەی، دڵتەنگیەکەی نایەلی. ئەزیز و خۆشەویستێکی ڕۆیە، جەرگێک ڕۆڵەیەکی ڕۆیشتووە چیتە ماڵەکەی، سەرخۆشی لێەکەی و دڵنەوایی دەکەی، خوای گەورە ئەمەی پێخۆشە، گەورەترین کارە. کەسێکە ها لە کریا و ناتوانێت کریەکەی دفعکە، تۆ دەڕۆی یارمەتی دەدەیت. کەسێکە بۆ نمونە عەمەلیاتەکە یان نەخۆشە، پارەی ئەوەی نییە، تۆ ئەڕۆی بۆ کۆی بۆ دەکەیتەوە یان یارمەتی دەدەیت. کەسێکی تر هەموومان بەیەکەوە گەنجێکە گەرەکێتی هاوسەرگیری بکە یارمەتی دەدەیت، ماڵێکە ئافرەتێکە بێپیاوە یارمەتی دەدەیت، منداڵێکن هەتیون یارمەتی دەدەیت. ئەمانە هەمووی ئازیزان و خۆشەویستان لەم زەمانەدا وەڵڵاهی بابێژم پێتان لەسەر فەرمایشتەکانی پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم من سوێن دەخۆم. خەیری لەوە زیاترە شەو و ڕۆژ لە ماڵی خوادا عیبادەت بکەی، خەیری لەوە زیاترە کە 24 سەعاتە قورئان بخوێنی. چونکە ئازیزان و خۆشەویستانم پێغەمبەری خوا پێمان ئەڵێت هەر مەوسمێک کردەوەیەک تیا پیرۆزە، هەر مەوسمێک ئیسە لە کاتی حەجدا حەجە، لە کاتی ڕەمەضان ڕەمەضانە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هانمانەدا، هەمومان هانمانەدا. کێ پارەی نییە با ببەخشێ، خوای گەورە بۆی دەدا، یارمەتی دەدا. وەڵڵاهی نەبەخشی ڕەزیل بی، ڕەزیل و چەندێ پارەت بێ بەرەکەتی تیا نییە. ئەگە گەرەکتە ماڵت بەرەکەتی تیا بێ، نان بدە با بەرەکەت بێتە ماڵەکەت. ئەو شۆربایی کە دروستیەکەی ماڵی ئاچێشتی شەهانە مەکە، هەر ئەو چێشتەی کە خۆت دەیخۆی یەکێک دەستی بگرە و وەک پێغەمبەران بی بە ماڵەوە با ئەو شۆربایە ئەگە کەوچکێ بخوا خوای گەورە بەرەکەتی تێئەخا. بۆیە ئازیزان و خۆشەویستان پێغەمبەری خوا فەرمێ ئەوەیە گەورەترین و پاداشترین خەیر لای خوا ئەوەیە دڵی کەسێ خۆشکەی لەم کات و سادەدا، یان ئەوەیە بەڵایە ناخۆشیە لادەی، یان ئەو تەقڵ عین و دەینەن، یان قەرزاریەک لەسەری سووکەی، قەرزاریەک لەسەری لادەی، یارمەتی بدەی لە قەرزارێکە، بەڵکو نەک قەرزار بی خۆت بدزیتەوە لێی. ئەمەش ناڵێین،
گەورەترین گوناح ئەوە گوناحە ئازیزان و خۆشەویستان قەرزار بی بتوانی بیدەیتەوە نەیدەیتەوە ئەوە گەورەترین گوناحە یەکێ لە گوناحە گەورەکانە گوێی لێی شلکەی خەڵکیەکەی ئەمڕۆ ئەڵێ وەڵا کورە دەی قەرزارم قەیچە کاگە وەفاتم کرد دێت ێژێ گردنت ئازاد بێ ئەی ئەگەر نەیوت بەخوا ئەهلی باش بی باش بە چاو نابینی تا قەرزەکە بۆ دەفع نەکری بەخوا ئەهلی باش بی دوایەوە بمری موژدەی باشی لێ بدرێ حیساب دەست پێ بکە حەقی خوا لێت خۆش بێ وەڵڵاهی ئەو بەندەیە لێ خۆت نەبێ لە قەرزارەکە وەڵڵاهی کۆت و زنجیری حتا قەرزەکەت بۆ دەفع دەکرێ هەتا کەس و کارەکەت ئەو کەسەش کە لێت خۆش ئەبێ لە دڵەوە لێت خۆش بێ نەک لە ڕووپایی بووە پێوە ئەژێ گردنی ئازاد بێ ئەمە نا لە دڵەوە بڵێ گردنی ئازاد بێ ئازیزانی خۆشەویستان چونکە قەرز زۆر خەتەرە قەرز یەکێ لەوانەیە هاوتای نوێژە پێغەمبەری خوا کاتێک کەسێکیان هێناوە نوێژکا لەسەری وتێتی نوێژی کردووە وتیانە بەڵێ وتێتی ئەی قەرزارە وتیانە بەڵێ وتێتی نوێژی لەسەر ناکەم ئێوە بیکەن لەسەری پێغەمبەری خوا نوێژی نەکردە لەسەر کەسێکە قەرزار بێ بەداخەوە ئەمڕۆ مسڵمانان گوێی پێ نادەن ئەوا بێ ئینسان ئیماندار زۆر وریا بێ پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەلات وەسەلام ئەمجا فەرمێ ومن كفز غيظا يعني فرمي ستر الله عورة هر كسي ستري ناموسي كسي بك عزيزان خوشويستان اما زور بربلاوه گەورەترین گوناح ئەو گوناحەیە پیاو کاری شەرعی لەگەڵ خێزانی خۆیدا بیکا بچێ باسیکە بەداخەوە بۆ پیاوان ئەزانێ وەک بەتەڵ فلیمە ڕاشتەکانی ناموس و شەرەفەکەی خۆی باسەکە لە دەرەوە یان ئافرەتەکە پرسیاری حراج ئەکا تەنانەت وای لێ هاتووە شەرمش نەماوە لە پرسیارەکانە دەیکا ئەبێ وریابین ئازیزان الحەیاء شعبة من الإيمان حفتاو دو بەشێک لە ئیمان حەیایە شەرمە ئەو شتانە نابێ ئازیزان و خۆشەویستان شتی خراپ شتی بینی خۆت و خێزانت بڕی لە دەرەوە باسیکەی ئەمە زۆر خەتەرە گەورەترین تاوانە گەورەترین گوناحە و ئەمانەش غەیری ئەمەش ئەمە کە ڕووی شەرعەکەی بۆ تۆ حەڵاڵە بەڵام ئەگە غەیری ئەوەش بێ بۆ گەنجان هەمووی حرامە بێ ئینسان ئیماندار وریا بێ ستر عەورەت ستری کەسێک داپۆشی قسەیەک نهێنیەک حالات هەڵی مەدەرەوە گونەحبارە بی ئەمڕۆ لەگەڵ یا چاکی سقەی پێتە قسەت لا دەکا سبەینێ لێی هەڵەدەی بەینتان نامێنێ هەمووی هەڵەدەیتەوە یەک بە یەک ئەوە گەورەترین گوناحە عەزیزان و خۆشەویستان ئیمانداران ئەبێ وریابین ئەمە زۆرە لە ناومانە ئەمانە ئەمجا ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر کەسێ بچێ یارمەتی کەسێ بدا و ئیشەکەی بۆ جێبەجێ بکە خوای گەورە لە قیامەتە هەردوو پێی ڕاگرێ کاتێ لەسەر لە قەبر لە گۆڕستان زندی دەبینەوە ئەو کاتێەوەی ئینسان پای ڕاگرێ هەتا چوار پرسیارەکەی لێکرێ بەڵام ئەو کەسانە سابتن چونکە یارمەتی ئیماندارانیان داوە ئازیزان و خۆشەویستان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ناو ئەسحاب و یاوەرانە دانیشتووە سەحابە بە دەوریان پێغەمبەری خوا چەند پرسیارێکەکە من أصبح منكم اليوم صائما ئەگەر ئەوانەتش نەتوانی بدەی یارمەتی خەڵک دەینەوە بۆ خواردتر پێغەمبەری خوا فەرمووی ئەسحاب و یاوەران چێ لە ئێوە ئەمڕۆ بە ڕۆژووە ئیمامی ئەبوو بەکر فەرمووی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێی پێغەمبەری خوا من ئەمجا پێغەمبەری خوا فەرمووی کێ ئەمڕۆ کەوتە دوای جەنازەیەک ئیمامی ئەبوو بەکر فەرمووی من ئەمجا فەرمووی کێ ئەمڕۆ نانی کەسێکی دا مستین بێ فەقیر بێ ئەمڕۆ یەکێکی دەستی گردەوە بردی نانێکی دا لە ماڵە ئیمامی ئەبوو بەکر فەرمووی من ئەمجا فەرمووی پێغەمبەری نازدار ئەمڕۆ کێ چووە لای نەخۆشێک سەردانی نەخۆشێکی کرد ئیمامی ئەبوو بەکر فەرمووی من بە قوربانت بین ئەی ئەبا بەکر خۆشەویستی ڕەسوول الله تەماشاکە ئیمامی ئەبوو بەکر لە ناو سەحابەدا ئەمانەی هەمووی جێبەجێ کردووە حەریص بووە نەهێلاوە کەس پێشی ئەو کەوێت ئەمجا پێغەمبەری خوا فەرمووی عەلەیهی السەلات وەسەلام هەر کەسێ ئەمانەی تیا کۆبووەوە لە ڕۆژێکدا ئەوە با چاک بزانێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئیلا خواگیانی خاتە بەهەشتەوە
ئەمانە ئەم چوار حاڵەتە لە ڕۆژێکدا توانی جێبەجێیکەی هەر چواری خوای گەورە بەس ئەم کردەوەت لێ وەرگرێ، بەس ئەم کردەوەت لێ وەرگرێ، خوای گەورەت خاتە باشتەوە. ئازیزانی خۆشەویستان، کەس نازانێ ئێمە بە چی کردارێ داخڵە بین. ئیمامی ئەبوبەکر ڕەزا، ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێوێ، عومەر الفاروق کە کافران و کە ئیبلیسش لێ ئەترسا، خەویان بینی ئیمام ئیبن عەباس خەوی پێوە بینی، کاتێ وەفاتی کرد لە خەویدا ئیمامی عومەر بینی لە خەودا، بینی ئیمامی عومەر موژدایان پێداوە بۆ باشت. فەرمووی ئیبن عەباس: ئەی عومەر، ئەی ئیمامی عومەر، خوای گەورە بە بۆنەی چی کارێکی تۆوە، چی کارێکت کرد کە داخڵی بەهەشت بووی؟ و بەنی عەدالەتەکەتەوە بە بۆنەی بڵێن کە دیفاعکردن لە دین، بە بۆنەی ئەوەی کافران لێتە ترسان، بە بۆنەی هەموو ئەو کردەوان، ئیمامی عومەر فەرمووی بە چی کردارە ئیمامی عومەر؟ ئەفەرمێ ابن عەباس: بە کردارێک قەت تەسەورم نەکردە و کردارە، یعنی ئەمە نەکردەوەی ئەوەی لە خەیاڵ نەبووە. وتی بە کردارێ ڕۆژێ ئەچووم بەرەو ماڵیان بەرەو مزگەوت، بینیم دوو تەیری بچووک تینیانە، چووم ئاوێنمدا، خوای گیان لەبەر ئەم کارە و کردارە منی خستە باشتەوە. سێرکە ئازیزان و خۆشەویستان، یارمەتیداری تەیرێک باڵندەیەک ئەی تۆ و من یارمەتی موسڵمانێ بدەین کە خوای گەورە ڕێزی لێگرتووە، ئەبێ ئەو کردەوە لەوە گەورتر نەبێ، بەڵێ بە تەئکید هەر وەکەوەیە لەوەیە زیاتر بژێ. ئازیزان و خۆشەویستان، خاڵی کۆتاییمان پێغەمبەری خوا فەرمووی عەلەیهی السەلات وەسەلام: انصر أخاك ظالما أو مظلوما. وناو أصحاب ياوران دانشتو فرموي يارمتي براكانتان بدن چی بێ؟ ظالما أو مظلوما، استمكار بێ یان ستەمی لێ کراوە مەظلومە. ئەصحاب یاوەران فەرموویان: ئەی پێغەمبەری خوا، زانیمان ئەوەی کە ستەمی لێ کراوە ئەبێ یارمەتی بدەین، بەڵام ئەوەی کە ستەمەکە، کە زوڵمەکە، چۆن یارمەتی بدەین؟ ئایا یارمەتی بدەین لە زوڵمەکەی؟ پێغەمبەری نازدار فەرمووی عەلەیهی السەلات وەسەلام: ئەوەی کە ستەمکە، بڵێن ستەمی لێ کراوە، یارمەتی بدەن بۆی ستەمی لێ نەکرێ. ئەوەیشی کە دەسەڵاتدارە و زوڵمەکە و ستەمەکە، ڕایگرن مێلن زوڵم بکە، ڕایگرن مێلن ستەم بکە، ئەوش یارمەتیدارە. نەک بڕۆیتە پاڵی بڵێ حەقێتی، بڵێ بەخوا مستەحەقە ڕاستەکە. ئەمە لەوە زاڵمتر ئەم کەسەیە کە بە قسەیە خۆی شەریکی زاڵمەکە. وەڵڵاهی بەو قسە ئەو دەسەڵاتدارە چەند ساڵ لەسەر حکوم ماوە و ستەمی کردووە، وەڵڵاهی لە ڕۆژی قیامەتە لە دیوانی خوادا بەم دووسێ وشەیە بۆ ئەوەی بارەکەڵات لێ بکەن و دەستخۆشی لێکەن و بۆی هەندێ پارەت پێ بدەن، بەو خوایە فەرقت نییە لەگەڵەودا. وەک ئەو زاڵمیش بابزان ئازیزان زۆر خەتەرە، زۆرینەمان گوێی پێ نادەین. ئەبێ بزانین کەسێک ستەمەکە پێی بڵێن تۆ ستەمکاری، ستەم مەکە، تۆ زاڵمی، نابێ. ئەمە شوا لێمان تێک نەچێ، دینەکەمانش لێ بگۆڕێ، وا بزانین زاڵم هەر زڵم بکە و ئێمەش بڵێین دەستە خۆش بێ، بەخوا گەورەیە ئەبێ هەر گەورە بێ. نەخێر. سێری کەن حەجاجی کوڕی یوسفی سەقەفی، یەکێ لە والیەکانی موسڵمانە، بەڵام لە تاریخ و لە سیرەدا ببینە ناوی ناوە والیەکی ظالم. ئەصحاب یاوەران بەرامبەری ڕاوەستن وەڵێن ستەم مەکە، ڕاوەستە، لەمە زیاتر ستەم مەکە. تەنانەت دەستی دەچێتە خوێنی سەحابەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەمەنە زاڵمە، ئەمەنە ستەمکارە. بۆیە بێ وریابین ئازیزان و خۆشەویستان، ئەم دوانە ئەوەی کەوا مەظلومە لەگەڵ یابین، لە چینی مەظلومان بە. ئەوەی کە زاڵمە قەت لەگەڵیا مەبە، هەرچی بوو ڕاست بڵێ تۆ ستەمکاری، زوڵم مەکە، لەمە زیاتر خراپە. چونکە زوڵم هەتا زوڵم بکەی، ستەم بکەی، خوای گەورە لە کاتێکا ستەمەکەت ئەگرێ کە زۆر بە قووەتی،
نەک زۆر زەعیفی. ئەو کاتە خوای گەورە ئەو کەسانەی کەستەمەکەن زوڵمەکەن چی کاتیان گری؟ ئەو کاتەی کە حەساب بۆ سەر زەوی ناکەن، حەساب بۆ هیچ کەسێ ناکەن، نەک حەساب بۆ گەلێکی ڕەش و ڕووتی فەقیری داما و بەربەخت خێری لە خۆی نەدی و بەڵکو حەساب بۆ هیچ دنیا بۆ هیچ کەسێ ناکەن. خوای گیان ئاوایە خەیەگرێ و کاتە لە ناوی دەدەن. خوای گەورە ڕەحم بە مولایەتمان بکە، عاقبەت خێرمان بکە، لەشمان ساغ بکە. یا ڕەبی خوایە لێ تەپاڕێینەوە، ڕەحم بە مولایەکمان